بەرزبوونەوەی ئاماری هاوسەرگیری زۆرەملەی منداڵان لە ئێران. ڕۆژنامەی ئێعتمادی چاپی تاران لە ژمارەی ڕۆژی 31 مانگی گوڵانیدا راپۆرتێکی هەژێنەری لە بەرزبوونەوەی هاوسەرگیری ئیجباری کچان لە تەمەنی ژێر 15 ساڵی بڵاو کردەوە. لەم راپۆرتەدا لە ژێر ناوی چواروەرزی منداڵ هاوسەری داهاتووە لەسەر بنەمای ئاخرین ئاماری ئێران لە زستانی ساڵی 1400ەوە تا کۆتایی پاییزی ساڵی 1401 لانیکەم 27500 کچی ژێر 15 ساڵ تەمەن هاوسەرگیریان کردووە. ئەم ڕەوتە کە لە ساڵی 1396دا ئاراستەی کەمبوونەوەی بەخۆیەوە گرتبوو، لە ساڵی 1398دا سەر لە نوێ گەڕایەوە بۆ ڕەواڵی پێشووی و لەو کاتەوە تا ئێستا ڕوو لە هەڵکشانە. بێگومان ئاماری ڕاستەقینەی ئەو منداڵانەی ناچار بە هاوسەرگیری ناچاری کراون زۆر زیاترە لە ئاماری مهەندیسی کراوی حکوومەتی. لە یاسای نێونەتەوەیدا ژێر 18 ساڵ وەک منداڵ دەناسرێت، بەڵام حکوومەتی ئیسلامی و دەستگای مەزهەبی شیعە بەڕەسمی و یاسایی هاندەری هاوسەرگیری منداڵانە. هەژاری و دواکەوتووی فەرهەنگی لەژێر کاریگەری تەبلیغاتی کۆنەپەرستانەی حکوومەت و دەستگای مەزهەب بۆتە هۆی هاوسەرگیری منداڵان و بە تایبەت کچانی کەمتەمەن. کەمنین ژمارەی ئەو بنەماڵانەی کە توانایی دابینکردنی ژیانی کچە کەمتەمەنەکانیان نییە و ڕازین بە هاوسەرگیری ئەوان لەگەڵ کەسانی زۆر بەتەمەنتر لە خۆیان. مادەی 1401 یاسای مارەکردن هێندێک مەرجی بۆ پەیڕەوکردنی موازینی شەرعی هێشتۆتەوە کە بەپێی ئەو بە ئیجازەی وەلی و دادگا کچان و کوڕان دەتوانن بە تەرتیب بەر لە گەیشتن بە تەمەنی 13 و 15 ساڵی هاوسەرگیری پێشوەختە بکەن. یاسای مەدەنی کۆماری ئیسلامیش تا ساڵی 1379 لەسەر ئەم بنەمایە نووسرا بوو. واتە وەلی کە پیاوە دەتوانێت کچان لە تەمەنی 9 ساڵی بەشوو بدات و بۆ کوڕیش لە تەمەنی 15 ساڵی ژن بێنێت. دوای خەباتێکی درێژماوە بۆ هەڵوەشاندنەوەی ئەم یاسایانە، لە کۆتاییدا قووەی قەزاییەی کۆماری ئیسلامی ساڵی 79 قبوڵی کرد لانیکەمی تەمەنی 13 ساڵ بۆ هاوسەرگیری کچان لە یاساکانیدا جێگیر بکات. بەڵام کەم و زۆر وەک پێشوو کەڵەکی شەرعی جۆراوجۆر ئامادە دەکرێت و ئەم مادەیە بەکردەوە ڕەچاو ناکرێت. هاوسەرگیری پێشوەختە بە تایبەت بۆ ئەو کچانەی کە فەراغەتی دەورانی منداڵی و دەرفەتی زێڕینی ئاموزش و گەشەکردنی ئستعداد و هەڵدانی جەستەیی و فکری و شکڵگرتنی کەسایەتیان لێ زەوت دەکرێت، وێڕایگی ڕۆدەبوون بە خەساری دەرونی و جەستەیی پڕ ئازار و دواهاتی نەرێنیش لەسەر بنەماڵە و کۆمەلگادا دەنێت. بووکی کەمتەمەن بەهۆی تەحملی کاری ماڵەوەی تا کۆتایی تەمەن و بربەستی پێڕاگەیشتن بە دەرفەتە منداڵانەکانی هێز و توانایی بڕیاردان لەدەست ئەدات. ئەم کچانە بەهۆی دووگیانی بوونی پێشوەختە و ئاشنانەبوون لەگەڵ ئاموزشە جنسیەکان دەکەونە بەر مەترسی مردنی پێشوەختە بە شێوەیەک کە ڕێژەی مردنیان 5 هێندەی کچانی 20 ساڵ تەمەن. هاوسەرگیری پێشوەختەی منداڵان یەکێک لە دیاردە مەترسیدارەکانی توندوتیژی دژ بە منداڵان و منداڵ ئازاری و لا دەرکەوتەکانی بە کۆیلەکردنی ئەو تازە لاوانەیە و دەبێت سزای یاسایی بۆ لەبەرچاو بگیرێت. ئەو مناسباتە کۆمەڵایەتیەی کە بە بەرینتر بوونەوەی هەژاری و فەلاکەتی ئابووری بوار بۆ پەرەسەندنی هاوسەرگیری منداڵان خۆش دەکات و ئەو شەرع و سوننەت و یاسایانەی کە ئەم هاوسەرگیریە بەڕەوا دەبینێ و دیسان بەرهەمی دێنێتەوە دەبێ ڕیشەکێش بکرێن. ئەو شەرع و یاسا دانرانەی کە بەڕێوەبردنی ئەم تاوانە بە شەرعی و یاسایی دەکەن دەبێ بدرێنە دادگا و سزا بدرێن. ئەو فەرهەنگ و دابوونەریت و سوننەتە پڕتوکاو و دواکەوتووە و ئەو کەسانەی کە سوکارانەی کچە کەمتەمەنەکانیان لە پیاوانی بەتەمەن مارە دەکەن دەبێت لێپرسینەوەیان لێ بکرێت. ئەوان کە بە شێوەی ئاسایی لەبەر هەژاری و دەستکورتی ئەم کارە دەکەن دەبێت نسبەت بە دواهاتی گەلێک زیانباری ئەو کارەیان وشیار بکرێنەوە. بۆ دروستکردنی کۆمەلگایەک کە منداڵان بتوانن لە ئارامی و ئەمنیەتدا قۆناغی منداڵی خۆیان تێپەڕکەن، دەرفەتێک بۆ گەشانەوەی تواناییەکانی دەورانی منداڵیان فراهەم بێت، هەژاری گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر و
هەژاری فەرهەنگی دژ بە بەرژەوەندی و مافەکانی منداڵان نەبێتە دەستمایە و بەر بە هاوسەرگیری منداڵان بگیرێ؟ پێویستە حکوومەتی ئیسلامی بڕوخێت و نظامێک بنیاد بنرێت کە هاوسەرگیری منداڵانی بە شێوەی یاسایی تێدا قەدەغە ڕابگەیەندرێت و ئەو مارە بڕوو ئاخوندانەی کە هاندەری هاوسەرگیری منداڵان و بەکردەوەی دەردێنن بە تاوانی پێشێلکردنی مافەکانی منداڵان و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ دادگایی بکرێن.